خولەک بە خولەک نرخی بۆ بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار دادەبەزێت خوێندنەوەی جیاواز بۆ هۆکارەکانی دەکرێت چارەسەرەکانی کامانن هەوڵێک لە بەغداوە هەیە بۆ کۆبوونەوە لەگەڵ سەرۆکوەزیران محەممەد شیع سوودانی لەلایەن ڕوتەکانی سەر بە چوارچێوەی هەماهەنگی شیعەکانەوە بۆی کە بتوان ئەم دۆخە سەقامگیر بکەن بەڵام ئایا هاوڵاتیان دەتوانن چاوەڕێی سەقامگیری نرخی دینار و بەهای دینار بەرامبەر بە دۆلار بکەن زیاتر قسە دەکەم بەڕێز مەنار عوبەیدی سەرۆکی دامەزراوەی مستەقبل بۆ توێژینەوە و ڕابێژی ئابووری لە بەغداوە لەگەڵم دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر لەبارەی ئەم بابەتەوە قسە دەکەم بەڕێز مەنار ئەم کاتت باش سەرەتا مەوێ بۆچوونی جەنابەت سەبارەت بە هۆکارەکانی دابەزینی بەهای دینار بزانم و هەروەها مێ بپرسم ئایا ئەم دۆخە کاتیە؟ والله سلااوان لێبێت سلااو لە بینەران لە ڕاستیدا ئەمە لە ئێستادا هیچ گۆڕانکاریەک نییە و ئەو نرخێکەوە بانکی مرکزی داینایە هەر 1970 ئێستا نرخەکە گۆڕایە لە بازار لە ئەنجامی ئەو ڕێکارانەی کەوە گیراوە لەلایەن بانکی فیدرالی و بانکی مرکزی و بانکی فیدرالی ئەمریکی کە ئەمەش بێگومان ئەمەش دەمێنێتەوە سەرلایەنی ئەمریکیە و ناکرێت تەنها مەرجەکان باس لەوە بکرێت کەوا هۆکارەکان چین لێرەدا گۆڕانکاری ئەوڕۆ دەبینین کەوا چەندین ڕێککار هەن کەوا دەکرێت بگرنە بەر لە نێوان هەموو ئەو دراوانەی کەوا لە عێراق هەن بۆ ئەوەی بتواندرێت بەهای دینار بێتەوە ئاسایی لە بەرامبەر دۆلار بێگومان ئێستا توانا و هەوڵێک هەیە بۆ ئەوەی بکرێت دووبارە نرخەکە بگەڕێنێتەوە باشە ڕێکارەکان چین بۆی کە نرخەکە جێگیر بێتەوە ئەو هەوڵانە توانن لەکوێوە جارێکی دیکە نرخی و بەهای دینار بەرامبەر بە دۆلار سەقامگیر و جێگیر بکەن یەکەم شت دەبێت بانکی ناوەندی عێراقی کەشێکی ئارام دابین بکات بۆ ئەوەی کەشێکی ئارام بربەخسێنێت ئەمڕۆ بەشێکی گەورەی ئەو حاڵاتانەی کەوا دەکرێت لە دەرەوەی دەسەڵاتی بانکی مرکزیەوە ئەمەش بێگومان هەوڵێک هەیە ئێستا دەبێت بانکی مرکزی لە پێناو گۆڕینەوەی هەموو ئەو بڕەپارانە پێویستە هەموو هەوڵێک بخرێتە گەڕ بۆ ئەوەی ئەم سێکتەرە ڕێک بخرێتەوە هەروەها ویستی کەمبوونەوەی ویستی دۆلار دەبێت پێویستە دووبارە بگەڕێندرێتەوە سەر ئاستی خۆی بەڵێ باس لەوە دەکرێت کە دراوی عێراقی بە دەردی دراوی وڵاتانی دراوسەی وەکو ئێران و تورکیا و سووریا دەچێت بەڵام ئەوەی عێراق لە وڵاتانی دراوسەی جیا دەکاتەوە نەوتەکەی و هەروەهایە دەگی زێرە ئایا ئەمە ئەکرێت بۆ عێراق دڵخۆشکەر بێت کە گوشارەکانی ئەمریکا لەسەری تا سەر نەبن تا کۆتایی نەبن بتوانێت جێگیری بکاتەوە؟ یەکەم شت ناکرێت بارودۆخی عێراق لەگەڵ ئێران و سووریا و لوبنان بەراورد بکرێت دۆخی عێراق ئێستا لە ڕووی ئابووریەوە ئابووریەکی بەهێزی هەیە و یەدەگەکانی بانکی ناوەندی عێراق بێگومان 200 تریلیۆن دینار زیاترە کە ئەمەش دەکاتە ملیارێک و 500,000 دۆلار ئەمە بێگومان بڕەکە بۆ 500 ملیار دۆلار و بە هەماشیەوە نەفت دەفرۆشرێت و پارەی نەفتیش دێت بۆیە بارودۆخی عێراق بارودۆخی ئابووری عێراق ئێستا زۆر باشە ناکرێت ئەم بەراوردکاریە بکرێت لەگەڵ ئابووری ئێران و سووریا چونکە ئەوان چەندین سزایان بەسەرەوە کە ئەوەن
داخلي أو ناتج محلي. بێگومان کاریگەریەکانی بەرهەمینە ناوخۆیش کاریگەری هەیە لەسەر ئەم پرسە. بابەتی دۆلار و بەرزبوونەوە شتێکی کاتیە و لە ئەنجامی چەند ڕێکارێکی پێویست دووبارە دێتەوە سەر ئاست و بەهای خۆی. دۆخی ئابووری عێراق ئەوەندە باشە ئەم بمتمانەیە چییە کە دروست بووە بەهای دیناری عێراقی بەو شێوەیەدا بەزیوە؟ ئایا ئەو سزایانەیە کە بەهۆی سپیکردنەوەی پارەیە بە قاچاقبردنی دۆلار بۆ ئێران خراوەتە سەر بانکی ناوەندی عێراق؟ بەڵێ ئەمڕۆ وەکو باسم کرد لە سەرەتای چاوپێکەوتنەکەماندا بابەتی بانکی فیدرالی کەشێکی جیاوازی هەیە و چەند شتێکی دیاری کردووە لەبارەی پارەی عێراقەوە کە داوا دەکات بەهاکە بەرز بێتەوە. ئەمەش بێگومان ئەم بەراوردکاریانە هەمویان کاریگەریان هەیە و پێشتریش لەلایەن ئەمریکیەوە بەهاکە کەم کرابوویەوە، بەڵام ئەمڕۆ دووبارە ئەم بەرزبوونەوەیەمان بینی و لە هەمان کاتدا بانکی فیدرالی هەموو حواڵەیەکی ڕەت کردوێتەوە کە لە سەرچاوەکی سەرەکیەوە دێن و بە هەمان شێوە هەوڵ دەدات دۆلار کەم بکاتەوە لە بانکی مەرکەزی عێراقی و ئەمەش بێگومان لە دەرەوەی ئیرادەی. بەڵێ پێگەی ئەلمۆنیتێر ڕای گەیاندووە کە بانکی ناوەندی ئەوێت کە پەنا بۆ یوانی چینی ببات وەکو جێگرەوەی دۆلار. ئایا ئەم هەوڵە سەرکەوتوو دەبێت؟ کاتێک باسی ئاڵگۆڕی نێوان عێراق و چین دەکەین و نێوان تورکیا و عێراق و ئیمارات و عێراق، ئەم سێ وڵاتە زیاتر لە 80 هاوردەکانی بۆ عێراقە و ئەمەش قەبارەکەیەکی گەورەی هەیە و بێگومان لەو بارەیەوە بیر لە هەندێک شوێنگرەوە دەکرێتەوە بۆ دۆلار، بەڵام پێویستە یۆوانی چین لەگەڵ چین بەکاربێت، لیرەش لەگەڵ تورکیا بەکاربێت لە بازرگانی و بە هەمان شێوە درهەمی ئیماراتیش لەگەڵ ئیمارات بەکاربێن. بۆیە پێویستە بانکی مەرکەزی عێراقی استراتیژیەکی ڕوونی هەبێت لە هەمەچەشنکردنی کڕین و فرۆشتن و بێگومان مێزێک دابمەزرێنێت سەبارەت بە هاوردەکان کە پشت بە هەموو دراوە جیاوازەکان بکات. بێگومان بڕوام وایە دوای ئەمە کارێکی وا دەکرێت لەلایەن بانکی مەرکەزیەوە. سەبارەت بە بودجەی 2023ەوە کە بڕیار بوو پێشسەری ساڵ بچێتە پەرلەمان، بەڵام تا ئێستا لە پەرلەمان نییە ئەم بودجەیە. پەرلەمانتاران دەتوانن پەسەندکردنی بودجەی 2023 بەم دۆخە ئابووری ئێستای عێراق پەک بخەن یا دەکرێت ڕێگە چارێکی دیکەی بۆ بدۆزێتەوە؟ بە چه شێوازێک مامەڵە بەم بابەتەوە دەکەن؟ لە ڕاستیدا پرۆژە یاسای بودجەی لەلایەن وەزارەتی داراییەوە ئامادەکرێت و ئەو ڕۆڵی هەیە لە گەیاندن بە ئەنجومەنی نوێنەران. ئێستا لە پشوداین باوەڕم وایە گۆڕانکاری گەورە ناکرێت، بە تایبەتی لەبارەی بەهای دۆلار بە شێوەی فەرمی گۆڕانکاری ناکرێت و هەر بە هەمان نرخ دەمێنێتەوە. بێگومان لەوانەیە گۆڕانکاری بکرێت، لەوانەیە لەبارەی نرخی نەوتەوە هەندێک گفتوگۆ بکرێت کە ئێستا لە بۆ 70 دۆلار بەرز بکرێتەوە و ئەمە لەوانەیە بکرێت. گەر ئەمڕۆ سیر بکەین نەوتی عێراق گەیشتووەتە 79 دۆلار بۆ هەر بەرمیلێک. بێگومان دەکرێت لە هەر سوپرایزێکدا ئەمە نرخە گۆڕانکاری بەسەردا بکرێت لەگەڵ چەندین ئەگەری دوای ئەوەی کەوا زەنجی رووسیا و
ئۆکراینە کۆتایی پێدێت پێویستە چەندین ڕێکاری نوێ هەن و ئەمەش هۆکارێک بوو کە بۆ یاکشانەوەی ئابووری چین و کاریگەری هەبوو بێگومان کاریگەریشی لەسەر نەوتیش هەبوو بە شێوەیەکی گشتی. بەڕێز مەنار عوبەیدی سەرۆکی دامەزراوەی مستەقبەل بۆ توێژینەوە ڕاوێژی ئابووری سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24.